لە ماوەی کەمتر لە 2 هەفتەدا هاوکێشەکانی سووریا گۆڕانکاری بەسەردا هاتوو بەهۆی ڕاپەڕینێکی چەکداری و جەماوەریەوە بەڕابەرایەتی ئۆپۆزیسیۆنی وڵاتەکە توانرا ڕژێمی بەعز لە دەسەڵات دوور بخرێتەوە و بەشار ئەسەدی کەسی یەکەمی پەناهەندەی رووسیا بکرێت و دار و دەستەکەشی پەنا بۆ هەڵهاتن برن. لە چوارچێوەی گۆڕانکاریەکان و هەڵوێستی وڵاتانی دەرەکی لەبارەی دۆخی سووریا و دوای دامەزراندنی حکوومەتی ڕاگوزەر، عێراق نەخشەڕێگای خۆی بۆ شێوازی مامەڵەی لەگەڵ حکوومەتە نوێیەکەی دیمەشق ئاشکرا کرد و لە زاری باسم عەوادی وتەبێژیەوە بڵاوی کردەوە. عێراق جەختی لەوە کردەوە وڵاتەکەی دەستوەردانی لە کاروباری ناوخۆیی سووریا نەکرد و هەڵوێستیان جێهێشتنی دیاریکردنی چارەنووسی وڵاتەکە بوو بۆ گەلی سووریا و دەستوەرنەدان بوو دژی ویستی گەلەکەی. هەروەها ڕەتی کردەوە هەر کارێکی هاوبەش لەگەڵ لایەنێکی سووری دژی لایەنێکی دیکە ئەنجام بدات و بە شێوەیەکی ئەرێنی و وەک هاوکاری هاوسەیەتی لەگەڵ وڵاتەکە کار دەکات. لە نەخشە ڕێگاکەدا جەخت لە سربەخۆیی عێراق لە بڕیاردان کراوەتەوە و ڕەت کراوەتەوە لە بەرژەوەندی هیچ بەرەیەک دژی بەرەیەکی دیکە بۆ کاریگەری لەسەر سووریا کار بکات و خۆی بە دوور دەکرێت لە هەر پرۆژەیەکی دەرەکی بۆ دروستکردنی هەژمون لە وڵاتەکە. ئاماژە بەوە کراوە عێراق چڵە زەیتونێکی بۆ سووریای نوێ بەدەستەوەیە و ئامادەیە باشترین و نزیکترین پەیوەندی لەسەر بنەمای برایەتی و دراوسێتی و کاری هاوبەشی عەرەبی بنیاد بنێنەوە. عێراق ڕایگەیاندووە پرۆژەی عەرەبی هاوبەش نەخشەی عێراقە بۆ داهاتووی سووریا و جوڵانەوەکانیشیان لەو چوارچێوەیەدا دەبێت. عێراق پلانی و بەرهێنانی گەورەی لە داهاتووی پەیوەندیە دووقۆڵیەکانی لەگەڵ سووریا هەیە و دەیەوێت لە ڕێگەی خاکەکەیەوە بگات بە دەریای سپی ناوەڕاست و گواستنەوەی وزە لەگەڵ ئەوروپا ئەنجام بدات. عەوادی باسی لەوەیش کردووە دۆخی سووریا لە هەر کاتێک زیاتر پێویستی بە نەتەوە یەکگرتووەکان هەیە. عێراق بە پشتبەستن بە پەیوەندیەکانی کار دەکات بۆ هاندانی نەتەوە یەکگرتووەکان و زلهێزان تا پشتیوانی سووریا بکەن و لە دەستوەردانی دەرەکی بیپارێزن. حکوومەتی عێراق چاوەڕوانی کردنەوەی باڵیۆزخانەکەی لە دیمەشق و زیادکردنی تیمی دیبلۆماسی و چڕکردنەوەی کارەکانیەتی بۆ ئەوەی پەیوەندیەکی فەرمی دروست بکرێتەوە. هیواشی بە هاوکاری ئەمنی خێرای نێوان دیمەشق و بەغداد خواستووە لە پێناو پاراستنی سنوورە هاوبەشەکان و ئاڵوگۆڕی زانیاری و بازرگانی و پاراستنی سەقامگیری و ئاسایشی ناوخۆیی. عێراق پێشوازی لە تەواوی چالاکی و ڕەوتە سووریەکان کرد و ئامادەیی بۆ گوێگرتن لێیان و گواستنەوەی ئەزمونەکانی بۆیان نیشان داوە کە لە دوای ساڵی 2003ەوە کۆیان کردووەتەوە. داواشی لێکردن سوود لە ئەزموونی عێراق وەربگرن و ئاستەنگەکان تێپەڕێنن.